من ناو محمد صابر لدایک بووی شاری شەقڵاوە ساڵی 1961 دەرچووی کۆلێژی بیناسازیم لە زانکۆی تەکنۆلۆجی بەغدا لە سەرەتای ژیانمەوە هەر لە ناو بازاڕ و دوکانداری و ئەوانە بوومە لەگەڵ خوێندنەکە بەردەوام بوومە لە کار و کاسبی هەر لە شەقڵاوە لە قوماش فرۆشی ئیشمان کردووە لە بازرگانی میوەجاتمان کردووە لە نێوان هەولێر و بەسڕە دواتر کارگەیەکی بەردی کاشیم دروست کرد ساڵی 2003 لەو کاتەوە چوینە ناو بواری عەقارات لەگەر هاوبەشەکەم مامۆستا هاشیم کە ئەویش هەر بازرگانی کوتاڵ فرۆش بوو سەرەتا نووسینگەیەکی وەکو نووسینگەی کڕین و فرۆشتنی خانوبەرەماندانا وەکو خەڵکی تر بەڵام دواتر بیرمان کردەوە کە ئێمە بتوانین شتێکی نوێ دروستکەین لەو بازاڕە جیابیتن لەگەر نووسینگەکانی تر یەکەم کۆمپانیای بوون لە کوردستان کە لە بواری عەقارات دروست بیتن زنجیرە نووسینگەیەک دروستکەین ئەو زنجیرە نووسینگە هەمویان بەیەکەوە ببەسترێنەوە بە سیستەمێکی ئەلکترۆنی دوو بوو سێ بوو زیادی کرد هەتا ئێستا لە هەولێر 17 لقمان هەیە زیاتر لە 6 تا 65 هەلی کارمان ڕەخساندیە کەوادیرەکانمان خۆیان خاوەنی کۆمپانیان لەبەرەوەی ئەمە بەشێکی زۆری داهاتی کۆمپانیا دابەشەکەینەوە بەسەر کەوادیرەکان هەر کەسە و بەپێی پلە و پایە و لێهاتووی خۆی ڕێژەکی زۆر باش ئەدرێتە کەوادیرەکان ئەوە وای کرد ئەو کەوادیرانە بۆ خۆیان ئیشکەن خۆیان خاوەنی کۆمپانیاکەنە ڕاستی ئێمە خەڵکی خۆمان هان نەداوە کە سەرمایەکانیان ببەنە دەرێ و لە دەرەوە وەبەرهێن بکەن من لە ژیانی بزنسی خۆم دوو جار و یا زیاتر ئیفلاس بوویمە هیچم نەماوە بەڵام توانیتم بەهۆی متمانە بەخۆبوون و متمانەی دەوروبەر بە من توانیتم لەسەر پێی خۆم بوەستمەوە و لە ئیش و کارەکانم بەرەو پێش بم